استش بابتی هر گرنگ بو همو لایک بابتی رزگارکردنی موصله. وک آماجه یک جبو نزیکبونا دم ما دست بکرنا شر رزگارکردنا موصله. بارزانی داخیانی یک بلاف کر و را گهاند. بر هفین باش جبو دست بکرنا قرطال کرنا موصله هاتنه کرن و هر دوی کوانه دا. لحف کرنک نافبینا پیشمرگه و سپاه عراق هیا. بارزانی گریدابونا هزا پیشمرگه. بجی کرنا خالن و لحف کرنه دگل عراق دا تکس کرد. هر دوی کوانه دا. ولی وینن پیشمرگه به مبستا تولیبون در رزگار کرنا موصل دا دست بکریه و هجمارک جهزن پیشمرگه بر به محور خازر بریکتن و جه چند لیواین پیشمرگه و لیوایک تایبت وزارت نافخو بکاتبون. فرمانده این پیشمرگه ده بیجن به همو بر هوی و آلاوین لشکری یه تولی و شربه بن. لقناغی خواه آماده کردنین و برای کوتن برای ناوچه موصل و بجداری کردن من لو اپراسیونی آزاد کردنەوەی ئەو ناوچەیە دیارەوەی کە ئەیبێن ئەمڕۆ هێزێکی کاریگەر هێزێکی تۆکما هێزێکی پڕ پێداویستی سەربازی واتوانم بڵێم ژمارەکەی تەنها ئەمەندە نییە چەندین لیوایتریش کە سەر بێزەکانی هەفتان لەم ئۆپەراسیۆنە بەشدارە بن و ڕۆڵی کاریگەر و بەرچاوە بێنن لە ئازادکردنی ناوچەیەکی بەرفراوانی ناوچەی مووسڵ. هفدم دگل بریکتن وان هیزان تیمک پزشکی لسلیمانی بر به محور خازر بریکتن و جب 5 دکترین پسپور و 25 کارمند و هر وسا 25 آمبولانس پیکاتبون. هر ورنگ لپارزگاه دهوکه جی تیمک پزشکی چو بروکن شر و بریار جی تیمک پزشکی لحوله را پایتخت بچیتن چپرین شر. زیاد لە 45 کارمەندی تەندروستی خۆبەخش و ڕاهێنراومان پێیە هەموو پێداویستەکانی بەرەکانی جەنگمان پێیە ئەمڕۆ چین تا تاوبوونی پرۆسەکە لەگەڵ هێزی پێشمەرگە ئەمێنینەوانێ بۆ پاراستنی تەندروستی گیانی پێشمەرگە و گەڕانەوەی دوابستی خاکی کوردستان. پێشمەرگە دەبێژن بە مۆڕالێک بلند ji bo şerê Mûsilê xwe berhev kirine û ev şere jî mîna erkek netewî û nîştimanî ji bo parastina ax û gelê Kurd dibînin. لە سەری خۆمان و ئەمرمان پێکراوە بەرەو شەڕ شەڵا سەرکەوتن بۆ هێزی پێشمەرگەیە و سەرشۆڕش بۆ داعشە بە پشتیوانی خوا ئەوەی مادەی سەوچلە ئیشەڵا بە پشتیوانی خوا بە زووترین کات جێبەجێەکەین بە هەموو کاتێ بە پشتیوانی. ئەvە چەند ڕۆژە ڤەلڤینن سەربازی û کۆمکردن û rêkirina hêz ji aliyê Sipaha Iraqê ji bo navçeyên dibin desthelata pêşmerge li sînorê Neyneva dest pê kiriye û çendîn lîwa û hêzên cuda cuda şandine mihweran.